بەرپرسە حیزبی حکومەکان هەندێکیان لەگەڵ ڕاگەیاندین دەوڵەتدان و هەندێکی تریشیان پیان وایە ئێستا کاتی نییە، بەڵام ڕەنگە هیچ سەرکردەیەکی کورد و هیچ پارتێکی سیاسیش بە پارتی دیموکراتی کوردستانەوە هێندەی بارزانی ئاگاداری ڕاستی و دروستی و وردەکاریەکانی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی نەبن لە هەرێمی کوردستانی عێراق. لە چەند ڕۆژی ڕابردوودا بارزانی کە لە نۆزدەی ئابی ساڵی ڕابردووە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە بە سەردانێک گەیشتە وڵاتی فەڕەنسا و لەگەڵ فڕانسۆ ئۆڵاندی سەرۆکی فەڕەنسادا کۆبووە. هەر لە دوای کۆبوونەوەی لەگەڵ ئۆڵاند کەناڵەکانی پارتی بڵاویان کردەوە کە سەرۆکی فەڕەنسا پشتیوانی لە دروستبوونی دەوڵەتی کوردی کردو، بەڵام دواتر ئەو کەناڵانە پۆزشیان هێنایەوە و ڕایان گەیاند کە ئەو زانیارانە ڕاست نین و سەرۆکی فەڕەنسا لەو بارەوە قسەی نەکردو. بارزانی ئەو سەرکردە کوردەی کە خۆی و هەوادارانی پارتەکەشی وەک هەڵگری دروشمی سربەخۆی و دامەزرێنەری دەوڵەتی کوردی لە داهاتوودا سیر دەکەن و پەیوەندیەکی باشی دیبلۆماسیشی هەیە لە ئێستادا، ئەوە زۆربەی کات لە سەردانەکانی دەرەوەیدا ڕوبەڕووی ڕەخنەی بەشێک لە هاوڵاتیان دەبێتەوە بەوەی کە وەفدە هاوڵەکانی بارزانی زیاتر حیزبی و کەسانی نێو بنەماڵە و خزم و کەسوکارەکانێتی. بەڵام لەم سەفەرەی فەڕەنسادا بارزانی لەوەش زیاتری کرد کە پێشتر ڕەخنەی لێ دەگیرا. ئەمجارە تەنها چاوپێکەوتین لەگەڵ کەناڵەکانی کوردستان 24 و ڕوودا و ئەنجامدا کە مەسرور بارزانی و نێچیروان بارزانی خاوەندارێتیان دەکەن کە کوڕ و برازای بارزانین. هەرچەندە NRT لەلایەن کۆشی ئێلیزیەوە بانگێش کرابوو، بەڵام لەلایەن تیمەکەی بارزانیەوە بانگێشت نەکرا بۆ ئەوەی لەگەڵ پەیامنەرەکانی کەناڵەکانی ڕوودا و کوردستان 24دا پەیامنەرەکەی NRTش چاوپێکەوتن لەگەڵ بارزانیدا بکات. بەڵام لەگەڵ ئەوەشدا NRT پیشەی بوونی خۆی لەدەست نەدا و بەردەوام بوو لە گواستنەوەی هەواڵ و چالاکی و کۆبوونەوەکانی بارزانی لە فەڕەنسا. لێرەش گفتوگوایەکی زۆر دووسانەمان ئەنجامدا. ئەگەر بەراوردێک بکەین لە نێوان ئەم هەڵوێست و بیرکردنەوانەی بارزانی و هەڵوێست و بیرکردنەوەی هەندێک سەرکردەی جیهانی کە لە هەوڵدا بوون بۆ دروستکردنی دەوڵەت بۆ میلەتەکەیان، ئەوە هەندێک تێبینی و جیاوازی دەبینرێت کە دیاترینیان ئەمانن. سەرکردە شۆڕش گێڕودارەکانی وڵاتانی جیهان کە هەوڵی دروستکردنی دەوڵەتیان داوە جۆرێک لە یەک ریزی وڵاتەکەیان پاراستووە و هێندەی لە خەمی کۆکردنەوەی میلەتەکەی خۆیاندا بوون، هێندە لە خەمی خۆیان و حیزبەکەی خۆیان و کەسوکاریاندا نەبوون، وەک نمونونەکانی ماندێلا و غاندی و جۆرج واشنتن. بەڵام بارزانی کە لە ئێستادا باس لە دروستکردنی دەوڵەتێک دەکات بۆ هەموو کورد، هیچ پەیوەندیەکی نەماوە لەگەڵ بەشێک لە سەرکردە دیارەکانی هەرێمی کوردستان وەک نەوشیروان مستەفا و عەلی باپیر و لەگەڵ بەشێک لە سەرکردەکانی تریشدا پەیوەندی زۆر لاوازە. ئەمە جگەلەوەی کە پەیوەندی پچراوە لەگەڵ بەشی زۆری کوردانی ڕۆژئاوا و باکووری کوردستان. بەپێی گێڕانەوەکانی مێژوو زۆربەی ئەو میلەتانی دەوڵەتیان دروست کردووە بەهۆی یەکریزی و تەبایی نێو سەرجەم پێکهاتەکانی میلەتەکەیان بووە کە توانیوانە ببنە هێزێکی کاریگەری سەربازی وەک نمونە ئەمریکا یان هێزێکی کاریگەری مرۆیی و سیاسی وەک باشووری ئەفریقا و هیندستان کە لە کۆتاییدا توانیوانە وا لە داگیرکەر و کۆمەلگای نێودەوڵەتی بکەن کە دانیان پێدا بنێن و ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان. بەڵام لە هەرێمی کوردستان نەک هیچ کام لەوانە نەبووە و ڕووی نەداوە، بەڵکو ڕەنگە دۆخی ئێستا بە یەکێک لە خراپترین دۆخەکانی کوردستان دابنێت لە ڕووی خراپی پەیوەندی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان و پێکهاتەکانی کۆمەلگای کوردیەوە. بە جۆرێک کارگەشتۆتە ئەوەی بارزانی کە بەنیازی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردیە نەک پەیوەندی لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکاندا نییە، بەڵکو جگە لە کەناڵەکانی کوڕ و برازاکەی هیچ کەناڵێکی تر بە کەناڵی نەتەوەکەی خۆی و میلەتەکەی خۆی دانانێت. لە کاتێکدا کەسێکی وەک سەرۆکی فەڕەنسا پەیامنێری NRT خەڵات دەکات و پێشوازی لێ دەکات. بۆیە ئەمانە و کۆمەڵێک هۆکاری تر داهاتووی کوردستان و ئەنجامی دروستبوونی دەوڵەتی کوردی دەردەخەن کە ئاخۆ ئەم دەوڵەتە چ جۆرێک دەبێ و شکلی چۆن دەبێ ئەگەر بەم شێوەیە و بەم جۆرە بیرکردنەوەیە هەوڵ بدرێت دروست بکرێت. لە بەرامبەریشدا نمونەی غاندی دەمێنێتەوە کە دەوڵەتی هیندی دروست کردو لە بەریتانیەکان جیا بووە، لەگەڵەوەی خۆشی هیندۆز بوو دەوڵەتیشی دروست کرد، بەڵام لەسەر دەستی هیندۆسەکان کوژا. ڕەنگە پرسیار بکرێت بۆ، وەڵامەکە ئەوەیە چونکە غاندی وەک سەرکردە هەمیشە کاری داکۆکیکردن بووە لە نەتەوەکانی تر و لایەنەکانی تری هیندستان، هەمیشە داکۆکی دەکرد لە یەک پارچەی هیندستان و پێکەوە ژیان و داکۆکیکردن لە موسڵمانەکان کە ئەمە بۆ هۆی کوشتنی غاندی لەلایەن گروپێکی توندڕەوی هیندۆسیەوە. The sorrow and shock of his murder wrenched India from the grip of madness.